کتم دکتۆر بۆ چوارشەممە کە ڕیکۆردی بەرنامەکە دەکەین ئامادە دەبی کتت ئەگەر نەگیرێم بۆ ئەوەندە شکاتتان لەسرە و بۆ ئەوەندەش بە خێرایی لی دەردەچی تاوەکو ئێستاکە 3000 بە کەفالەت ئازاد کرایمە و ئاخر کەفالەتم بە 7 میلیۆن دینار بە کەفالەت ئازاد کرام و ئەو کەسی شکایەتی کردبوو چوە لیژنەی طبی زۆر 3 دکتۆری جەڕاح بوونە خبری لەو ئیشەی کە زۆر بەڕێز دکتۆر شێروان گەڕۆتەی بوو دکتۆر هونەر بوو دکتۆر ئامانز بوو دووپاتی ئەویان کردەوەکەوە ئەمن هیچ شتێکی غەڵەتم نەکردی و تەقریرە طبیەکەی چتە پێش حاکمی کە ئەمن هیچ غەڵەتم نەکردی لەبەرچە ئەو دکتۆری جەڕاح بەڵام یەکسەر ئێستا من پێت دەڵێم بۆ نمونە هاونیشتیمانیەک ئەوە گلەی لەسەر هەموو لیژنە طبیەکان هەیە بەڕاستی نەک لەسەر تۆ دڵێ بۆ خۆی من شکاتم لە دکتۆر کردووە 3 دکتۆر دادەنێن ئەکیر دیفاع لە دکتۆرەکە دەکا ئێوە کاتەن مافی هاونیشتیمانیەکە دەست ناکەوێت لەسەرەوە چیت هەیە قیامەتەیە بەڵام ئەو پزیشکانە پشتگیری پزیشکەکان دەکەن دەبێت لەسەر لیژنە پزیشکەکان پێم بڵێ بەڕاستی ئەمن لێرکانەوە منەتی هیچ دکتۆرێکی نازانم ئەگەرم غەڵەتم فروگری غەڵەتی کردی ئەو بۆ هەموو لیژنە پزیشکەکان تۆ ئەو پاڵپشتێ دەکەیت چونکە نەک ئەوانەی لەسەر خۆتە چونکە من زۆر زار ئەو قسەیە دەبیستم دەڵێت دکتۆرەکیاندانەوە من هەڵەیەکم کردو لە نەخۆشخانە یان هەڵە نییە هەڵە تێگەیشتێکەیە ئەم پیادەرم قیامەتەیە خی گەورەش دەرێدا و حەکەمتم بینە ناسییان تحکم بالعدلی ئەوانە شادی دەدەن ئەو شادی ڕوو لە بە قیامەتی دەمێنێتەوە ئەگەر ئەمە غەدرم لێکەچ کردبیتن ئەوی بکەنە شاید و بێ پشتوانی و کەم هیچ منەتم پێ نییە دێستا پێدرم هیچ منەتم پێ نییە ئەو کەسەیە لۆ دەمریتن ئەو دکتۆرە دەمریتن لۆ شادی بە زوور دەدا شادی زورێکە لە تاوانە گەورەکان بانەیداتن وار حاکمەچی لە دۆسیە من دەبیتە حاکەم هەرێک حەقی لەسەر من حەقی بداتێ هیچ منەتم بێز حاکمەچی نییە پاڵپشتی من بکاتن دێستا ئەوە بۆ دەرم و منەتم بێز مەسئولەکیش نییە نە ئیسلامی نە ئەلمانی نەت کەسیان ناسانم و ئەم لە ژانم داگوتم بەز منەتی داکم عشی هەردەگرم تەنانەت منەت خێرزان و مدارەکان خۆشمەر ناگرم بەڵام وتت خێزانت بۆ نمونە پشتگیری کردو لەسەر ئەوش دەمێت هەر پێم بڵێ وەکو نوکتە بۆ منت جێڕایەوە بەڵێ ئاخر کەفالەت خێرزانم کردی بە 7 میلیۆنیان چووکە حاکم بڕیاریدا کە فەرمانبەرێک ببیتە دوایی و دۆخ کەچی لێ هات ئەتیادی ئەمن لە ڕێ بووم مەلا بانجی دابوو لەگەر پۆلیسەکەی بگوتم بچین نێژەکەی بکەین طبیعی ئەم دەست بەسەر بوو پۆلیسەکە گوتی نابی دەبی بچینەوە مرکزی ئێوە گوتم باش چینەوە مرکزی ئەم لە ڕێیەکە گوتمە خێرزانم وەرە حاکم بڕیاریدا بە کەف گەشتی ئەوکان وە تێستاکە دێم لەگەر کوڕەکەم هات کوڕەکەم لەگەر خێزانم هاتون و بۆ کەفیلم دەسەر نانی خواردین نۆڕانێ بوو گوتی ئەگەرم نەبامە سەد ژیرابی گوتم حەزەکەی وەرە کەفالەتەکەی بەشێنەوە بجووری باش نامە ینی لۆ بابی سوحبەتەوە باسی دوڕەکەشم دێگوت نەژمردم بابم لە سزنی بەردە یعنی میهرەبانی دڵسۆزی و لێزانی